بەشداری پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کەرەستە بیناسازیەکان کردووە و دەیەوێت بازاڕێک بۆ یەکە نیشتەجێبووەکانی پەیدا بکات. دڵخۆشە بەوەی بەشێکی زۆری کەرەستە بیناسازیەکانی یەکەکەی لە کەرەستەی ناوخۆیی بەرهەمهێنراوە و ناچار نییە بۆ چمکەستن کەرەستەکان پشت بە وڵاتانی بیانی و دراوسێ ببەستێت. پرۆژەکەمان ئێستا لە خوددا بەزیابێ زیاتر کەرەستەی ناوخۆیی تیا بەکارهێنین وەک جاران نییە کە کەرەستەکان لە دەرەوە بهێنین و نیازمانە لە 2 ساڵ و نیوی داهاتوودا تەواوی بکەین و یەکەکان تەسلیمی بەشداربووان بکەین. وتەبێژی یەکێتی وەبەرهێنەرانی کوردستان باس لەوە دەکات کە بەشێک لە کەرەستە بیناسازیەکانی وەک چیمەنتۆ و ئاسن و شیش و کارەبا و خشت و ئەلەمنیۆم لە ناوخۆدا بەرهەم دەێنرێن و پشت بە وڵاتانی دراوسێ نابەستێت. بە چەشنێک 500 میلیۆن دۆلار ئاڵوگۆڕی بازرگانی ساڵانی نێوان هەولێر و وڵاتانی دراوسێ کەمی کردووە. وتەبێژی یەکێتی وەبەرهێنەرانی هەرێمیش دەڵێت لە ئێستادا دەتوانن چیمەنتۆی سلێمانی هەناردی دەرەوەی عێراق بکەن و بۆ پێشخستنی زیاتری سێکتەری وەبەرهێنەرانیش پێویستیان بە هاوکاری حکومەتە. تا ساڵی 2010 هەموو ساڵت بای 150 بۆ 200 میلیۆن دلار بەس چیمەنتۆمان لە ئێران و لە تورکیاوە هێنا، بای 100 میلیۆن دلار تا 200 میلیۆن دلار ئاسنمان هێنا، بای 50 میلیۆن دلار کەرپوچ و بلۆکمان هێنا. ئێستامە هیچی نانین، هەمووی لەو خاکە دروستیەکەین، معاملەکانیشی لەناو ئەو شارەیە. بۆی ئەمە ئەبێ ڕاستی بێت تۆزێ ویژدانمان ڕەحەتکەین. ئێمە ئەم وڵاتە بنیادنانەوەی لەسەر دەستی مایە بە بنیادنرێت و ئەمانە جێگای دەستخۆشیە. ئەمە دەستکەوتە بۆ زانیاری بەڕستان 16 کارخانەیەکەمان ئێستا دەستی پێکردووە لە دروستکردنی عمودی کارەبا، بەرهەمەکانی کارەبا، کاشی و هەروەها ئەلەمنیۆم. کۆمەڵشتر ئێستا ئەلحەمدولیلا کارخانەی ئەلەمنیۆمان بۆ یەکەم جار لە عێراقا پارچەی ئەلەمنیۆم ئێستا لە سلێمانی دروست دەکرێت. لە سلێمانی 61 کارخانەی استراتیجیمانەیە کە بەرهەمەکانیان کۆمپانیای بەرهەمهێنانن. خامە سروشتیەکەی بەرهەمە بیناسازیەکان بە ڕێژەی لە 170 لە خاکی هەرێمی کوردستان بوونی هەیە، بەڵام بەهۆی نەبوونی کارگە و ناوەندی پێویست نەتوانراوە کەرەستەی بیناسازی لەو مادە خامە بەرهەم بهێنرێ و بە ناچاری ڕەوانەی وڵاتانی دراوسێ دەکرێت. کردنەوەی هەموو پێشەنگایەک لە هەج بوارێکا بێ خزمەت دەکا بە ئەو هاوڵاتیانە و ئەو کەسانی کە لەم پرۆژانەیە بەشدارن و ئێمەوەکو چاودێری بازرگانی کە سەردانی ئەم شوێنانەکەین لێکۆڵینەوەکەین لەسەر جۆری و کۆمپانیانەی کە هەیە لەناو ئەو شوێنانەوە لەبەرەوەی هەمویان تایبەتمەندی خۆیان هەیە. بۆ نمونە یەکێک تایبەتمەندی لە بواری نیشتە جێبوونە، یەکێک هەیەی لە بواری بۆری پلاستیک، یەکێک تر هەیەی لە بواری بۆری ئاسنا، یەکێکی تر هەیەی لە بواری فێنەکەرەوەی. ئەمانە هەمووی بە کۆی سێکتەرەکان خزمەتێکی باش بە ئەم پرۆژاناکە کە لەناو شارەکان و کە لەناو هەرێمە دروست دەبێت. لەبەرەوە ئێمە هەم بەداچوونەکەین بۆ ئەم کۆمپانیانەکە لەم شوێنانە ئیشەکەن و هەم بۆ ئەو کوالیتی ئەو شتانی کە هەیە لەناو ئەم شوێنانەیە. 3500 کارگەر لە هەرێمی کوردستان بوونی هەیە و بەهۆی قەیرانی داراییەوە 1500 یامایە پوشبوونی خۆیان ڕاگەیاندووە. بۆ پڕکردنەوەی لە 180 پێداویستە بیناسازیەکان لە ناوخۆدا هەرێم پێویستی بە 8000 کارگەی بچووک و 1500 کارگەی مامناوەند و 800 کارگەی گەورە هەیە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.